دیارە خۆشبەختانە چەند ساڵێکە هەوڵ دەدرێت لە ڕێگەی وزە نوێبووەکانەوە کارە با بەرهەم بەیاندرێت. ئەمەش بۆ ئەوەی با بڵێن زیانەکانی پیسبوونی ژینگەکەم بکرێتەوە واروها لە ڕێگەی وزە نوێبووەکانەوە کارە بادابین بکرێت. جا لەم نێوەندەدا چەندین هەوڵ هەیە کێک لە نوێترین هەوڵەکانیش سنتەری ڕاهێنانی وزەی نوێیە کە لە سلێمانی دەکرێتەوە و لەم سنتەرەدا هەوڵ دەدرێت هۆشیاری هاوڵاتیان بۆ بەکارهێنانی وزە نوێبووەکان زیاد بکرێت و واروها کەڵک لە وزەی نوێبووەکان وەربگرێت. تایبەت بەم بابەتە ڕێبوار عومەر خالیت مامۆستای زانکۆ لە ستوری بەیانی کورسستان نیوز میوانە. مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەڵێ بەخێر هاتی سپاس. دیارە خۆشبەختانە کە سنتەرێک تایبەت بە سنتەری ڕاهێنانی وزەی نوێ لە هەرێمی کوردستان کراوەتەوە. ئەم سنتەرە کارەکانی چییە؟ دەیەوێت چی بکات بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی وزەی نوێ بووە بۆ خزمەتکردنی ژینگە؟ زۆر سپاس بۆ میواندەرێتان. وڵا دەستان خۆش بێت. بە ئەم سنتەرێک کە با بڵین لە پەرلەمانی ئەوروپا و وەزارەتی پەروەردەدانی ئەڵمانیاوە هاوکاری کراوین و لە ڕێگای جیئایزێت و ڕێکخراوی ڕێناکەوە دامەزراوە. سواس و دەسۆشی بۆ هەموو ستافی زانکۆوە کەم بەڕاستی ئەرکێکی زۆریان بینی کە توانیان لە کاتێکی کورتە و لە وەختێکی باشە ئەم سنتەرە بکەنەوە. من ئەگەر تۆزێ بچینە دواوە لە هەر شوێنێکی دنیا سەیری بکەی ئەمڕۆ ڕوو لەوە ئاکرێت کە ئیتر ژیان وردە بەرەو کۆتاییدا ئەگەر لەسەر ئەم ڕەتم و جۆری ژیانی ئێستا کە هەیە بەردەوام بین لەبەرەوە لە زۆر جێگابی لەوە کات و ئیل لە سەرچاوەکانی و زەمان بگۆڕین. ئێمە نەم بوارە ناڵم زۆر دواکەوتوین بەڵام بەداخەوە کەم دەستمان پێ کردووە. ئەتوانم بڵم بە شێوەیەکی پێویست دەستمان پێ نەکردووە. بۆیە دانانی ئەم جۆرە سنتەران و ئەم جۆرە سیستەمان ئەم جۆرە با بڵێن جێگایانە زۆر پێویستە تا بتوانین وەکو جەناب فەرمود ئێستا هۆشیاری خەڵک زیاد بکەین، قەنەعەتی خەڵک زیاد بکەین بەوەی کە ڕووبکەنە ئەم جۆرە وزانە و لە سەرچاوی وزە کۆنەکان دوور بکەونەوە ئەوەنە دۆمۆکسیدی کاربۆن نەخێنە ژینگە و ژیان بەرەو کۆتایی نەبین. خەڵکان زۆر خراپ دەستمان ناوەتەیە ئەو دەور و بەرە جوانەی کە لەبەر دەستمانەیە بەدەستی خۆمان ڕۆژانای سوستێنین لە کاتێکا کە ئەتوانین جۆر و شێوەی ژیانمان بگۆڕین ئەگەر ڕووکەنە وزەنەوە بکەن. ئەجا ئەم سنتەرە ئیشی ئەوە ئەبێت چۆن بتوانین خەڵک قەنەعەت پێ بکەین ڕوو بکاتە ئەم جۆرە وزەنەوە بوانە بەعکسەوە ئەوانەی ئەیانێ ئەم جۆرە سیستەمانە دابنێن بێن لامان هەموو ئەو جۆرانەی کە ئیسیفادەیان لێکرێت ئەتوانرێت لە ڕووی وزەی خۆرەوە سوودی پێ بگەێنرێت بخرێتە بەردەستیان و بەرچاویان تا تۆزی زیاتر ئاشنا بن. چۆن زۆرتری ئەوەی کە خەڵک ناوێرێ ڕووی تێ بکات مەسەلەکە ئەوەیە کە تا ئێستا بە تەواوەتی ئاشنا نەبووە بە بوارەکەم. زائیدەن ئەو جۆرە مەوادانی کە دێتە ئەم وڵاتەوە بەداخەوە وەکو هەر شتێکی تری لێنەیە کە بە زۆر بە کوالیتی خراپ دێ کارێکی وا بکەین کە لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکانە و زانکۆ پێشنگ بێت کە ستاندەری باشدا بنین و ڕێساو یاسای وا باشدا بنین کە ئەو جۆرە مادانی دێتە ئێرەوە جۆرە مادەیە بن بتوانین ماوەیەکی دوور و درێژ سوودی لێ وەربگیرێت. بەڵێ مامۆستا دیارە ئەم سنتەرە بۆ هاوڵاتیە کە ئەگەر بێوێ کارەباکەی بە سیستمی وزە نوێ بووە بێ لای ئەم سنتەرە خود لەم سنتەرەدا ڕێنمایی وەرگریا خود بۆ ئەو کەسانەیە کە لەم مەجالەدا کار دەکەن بیانەوێ ئاشنا بن بە باشترین ئامێرەکانی وزە نوێبووەکان تاکۆ دەستی خۆش بێت. ئەمەیان چۆنە؟ دەستی خۆش بێ بەڕاستی تۆ هەردووکیانەوە ینی لەلایەکەوە لە زۆربەی زۆری وڵات لە زۆربەی زۆری شارەکانە بە شاری بچووکیشەوە دەستی بینێ ئەم جۆرە سنتەرانە هەیە شتێکی زۆر تازە نیە بڵم لای ئێمە کە کردومانتەوە هاوشێوەی نیە و ئێمە تەنیا کەسین کە ئەم جۆرە سیستەمانەمان هەبێ ئەمە کە ئەگرێتەوە بەس بەوەی کە بەڕێزێکی وەکو جەنابەت بینێ بیری کردەوە کارەبای مۆلی دەکەت بگۆڕی بە سۆلار پێشوەخت یەکێکە بێ ئیرشاد دەکات ڕێنمایی بکات چ جۆرە سیستەمێکەیە چۆن بتوانم ئەم سەرچاوی وزێم بگۆڕم بە سەرچاوەیەکتر کە خۆشم و هاوکاری ژینگەش بێ هاوکاری گیرفانی شێبێ. ئەمە لەلایەک و لەلایەک تریشەوە ئەو کەسانی کە هەڵ ئەسن بە دامەزرانی ئەم جۆرە سیستەمانە لەکوێ فێر بن هەر کەسێک نەبێ بە ئارەزوی خۆی دەستی باتە ئیشەکە بتوانێت شادەی سەرتیفیکەیتێکی وای وەرگرت بێت کە بتوانێت لەم بوارەیە ئیشکە پڵاس ئەو مادانی وەکو پێشتریش باسم کرد کە من زۆر تەرکیزیەکە مەسەرەوە من خۆشبەختانە بەڕاستی ئەگەر بڵێم ئەم کابینەی حکوومەتی هەرێم بە لە وەزیر و جێگری وەزیر و بەڕێوبەری کارەبای گشتی و پارێزگای خۆمان و هەمویان خۆ هەڵناگرێنی ئەگەر لە زۆر لایە کەم و کورتیمان هەبێت لەم لایەنەیە بەڕاستی ئیشی باشیان کردووە. لە وەزارەت یەکەم جارە لە وەزارەتە ڕێنمایی باش بووە و زەنێوبەکان دەرچووە ئیتر با بڵێم ئەم جارەشتن دەستخۆشی هەموو ئەوانەکەم کە ئەرکانتیانە بینیوە.
بەڕێوبەری گشتی کارەبای سلێمانی بەڕاستی ئەتوانم بڵێم ساڵانێکی زۆرە ئەیناسم یەکێک لەو جوندی مەچولانی کە لەم بوارە ئیشەکات و زۆر هاوکاریەکە و زۆر هاوکاری ئەو سنتەرانە ئاکات کە ئەیانێ و زەنەوەکان داونێ ئێستا بۆ نمونە هەر ئەم سنتەرەی بەڕێستان کە لێرە هەیە بتانەوێت ئەگەر وزەکەتان بکەن بە وزەی و نوێبەکان بە جددی هاوکارێکی باشەکرێن و پشتگیریەکی باشەکرێن و سەپۆرتێکی باشەکرێن لە بەڕێوەبەراتێکەوە. پارێزگای سلێمانی پشتگیریەکە چۆنە؟ پشتگیریەکە لەوانەیە بۆ ئێوە بەو شێوێ با بڵێن بۆ هاوڵاتیەکە پشتگیریەکە با بڵێن ئێستا کەسێکی سنتەرێکی بازرگانی هەیە کەسێکی بینایەکی بازرگانی تازە دروستەکە یان مۆڵێکی گەورە هەیە ئەم مۆڵە خۆتە زانی سەرچاوی وزەکە لە دوو ڕێگاوە دێت یا ئەوتە وزەی کارەبایی نیشتیمانی یاوەتە لە مۆلیدەوە دەستێکەوە کە مۆلیدە بەڕاستی کاری سەیە یعنی باوەڕم پێ بکە بۆی باش خەڵکەکە لێمان تێبگا فڕێدانی خواردنە بۆ ناوتەنەکەی خۆڵ یعنی تۆ وزەیەکە ئەتوانی نەوەینەوەکانمان بەکاری بێنی ئێمە دێن بەم شێوە خراپە و بەم کوالیتێ خراپە ئەی سووتێنین و کە گوناحێکی گەورە لەگەڵ ژنگە و لەگەڵ دەوروبەرەکە و لەگەڵ نەوەکانی داهاتوومانەکەین ئێمە سەرچاوی ترمان هەیە بۆکو بەڕێزی فەرمووی ئەو سنتەرە ئەوێت سەرچاوی وزەکەی بگۆڕێ بە وزەنێوەکان ینی ئەوەی جۆم لێ بۆ ئۆفەرێکی باش لە بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی و هەیە ئەڵێ کارەباکەت بۆ ئەەکەم بە کارەبای دامی ئەگەر بڕی ئەو زەی کە تۆ لە مۆلیدەکەەوە پێویستە بتوانی سۆلەر دابنی ئێکوا لە کوێی دنیای ئەوە بووە. دوو ئەگەر لە سەربانەکەشی جێگانە بێت کاوە لە یەکێک لە خاڵەکانی با بڵێن ئەو ڕێساو یاسانی کە لە وەزارەتی کارەبای هەرێمی کوردستانەوە دەرچووە گریمان کابراایەک ئوتێلێکی گەورەی هەیە مۆڵێکی گەورەی هەیە و ئەو با بڵێن ڕووبەرە پێویستی لەبەردەستانەیە کە پەناڵەکانی سۆلەری لە تیادا بنێ هاتوون یاسایەکاندانەوە ئەڵێ ئەگەر خۆت لەبەردەستانە بوو ئەتوانی لە جێگایەکی تر لە شوێنێکی تر پسی سۆلارەکە دابنێ بە یعنی بەو توانایی کە تۆ لێرە پێویستە لەوێ لێ دووەرەگرین و لێرە کارەباکە دەینەوە من بەڕاستی وەکو پسپۆڕی لەم بوارە و ئاگام لێ بێت ئەتوانم گەرنتی بەم لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نییە چون حەقی نەقڵکردنی وزەکە کۆستی هەیە پارەیە تەکلیف ئەکە ئەو تەکلیفە حکومت لی خۆشە بێت کە ئەمە بەسیدی سەپۆرتێکی زۆر باشە بۆ خەڵکانی کە کارەبایەکی زۆر بەکارەبەن و مۆلیدەیەکی زۆرە سوستێن و ڕۆژانە گازێکی زۆریان پێویستە نازانم چۆن ڕوویتە ناکەن. من لێرە بەڕاستی ئەمەوێت یەک نمونەی بەسیط بنەوە کابراایەکە بەڕێزەکەی ناوی حاجی عابد با بڵێن بەڕێوەری گشتی یا ساحێبی دیوان مۆڵ با بڵێن دیوان بۆ ئەساس قەناعەت بکە نازان ئەم کابراای چۆن قەناعەتی بەوە کردووە بەبێ ئەوەی کەس هاوکاری بکە کەس پێی بڵێ کەس ڕووی لێنێ چووە بەشی هەموو سنتەرەکانی خۆی سۆلار لە ئەمریکاوە هێناوە و بە باشترین کوالیتی بە باشترین کوالیتێناوەتی و لێرە ئەوێ هەموو سنتەرەکانی بکە بە وزەنەوەکان ئێمە خۆزگە کەسانی ئەوامانە بێ ئەم نمونانەمان هەبێت تا بتوانین بەڕاستی وڵاتەکەمان بپارێزین وڵاتەکە زۆر بەرەو خراپی ئەچێ ئەم سنتەرە ئێمەش دووبارە بینەوە سەر سنتەرەکە ئەتوانی هاوکاری ئەو کەسانە بکەین کەسێک ئەگەر بێوێت سەرچاوی وزەکەی بۆ نمونە لە ئەو زانی کە ئێستا لە بەردەسا بگۆڕێ بۆ وزەنەوەکان ئەتوانی پێشوەخت بێتە زانکۆ دەرگای کراوەیە دەرگای واڵا ئەبێت ئەو سنتەرەمان ئەتوانێت هەموو ڕاوێژکاریەکی پێشکەش بکات بەبێ بەرامبەر. باشە مامۆستا ئەم سنتەرە چۆن کار دەکات لەو ئامێرانی کە لە بەکارهێنانی وزەی نوێ بۆ سۆلار بەکاردێنی ڕەنگە لە بازارەکانی هەرێمی کوردستان ئامێر هەبێت بەڵام خزمەتێکی زۆر بۆ کەسە نەگەیەنێت کە سۆلارەکەی دانا و لە ئاست چاوەڕوانی ئەوانە بێت ئەم سنتەرە چۆن ئەمە سنووردار دەکات؟ بەڕاستی دەستێ خۆش بێت یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان چونکە وەکو ئەبینین ئێمە نەکە لەو مادانەیە بەداخەوە خەڵکانێکی نازانم با ناوی خراپ نین بەس خەڵکانێکن کە بە کوالیتی زۆر خراپشت دێنە وڵاتەکەەوە لە دەرمانیشە ئێمە ئەو ئیشە ئەکرێ لە دەرمانە اینجا تۆ بزان لە دەرمانە بکرێت چۆن لە جیازێکی وزەنەوە بەکانە ناکرێت هەر لەبەر ئەوەی ئێمە لە گفتوگۆیەکی بەردەوامین لە ڕێی ڕاگری کۆلیژ و لە ڕێی سەرۆکاتی زانکۆی سلێمانی و لەگەڵ نقابەی مهندسین با بڵێن نقابەی مهندسین سلێمانی کە کارێکی وا بکەین ڕێساویاسا دابنین ڕێنمایی دابنین ئەو مادانەی کە لەم بوارەیە بەکار ئەهێنرن و بیریشمان نەچێت وەزارەتی کارەبا و بەڕێبەراتی گشتی کارەباش کە دەستی باشیان هەیە لەم بوارەیە کە ڕێساویاسا دابنن ئەو مادانەی دێنە کوردستانەوە ئەبێ بە کوالیتی باشیان هەبێت ئەبێ بە کۆمەڵێ کۆنتترۆڵە تێپەڕی بن ئەنج بتوانێت لێرە لە وڵاتە بفرۆشێ ئەگەر ئەوە بکرێت بە قەنەعەتی من هەنگاوێکی گەورەنراوە
چونکە بە تایبەتی لە پەنەڵەکانە پەنەڵی سۆلارەکانە ئەوترێت وەکو سەروەتی وەتانی وایە سەروەتی نیشتیمانی وایە پەنەڵێک تۆ دێنیت بۆ 25 ساڵ ئەبێ بەکارپێنرێت و گەرنتی نییە دوای 3 ساڵ 4 ساڵ چی لێ دێت تێستکردنی زۆر قورسە ئەگەر شوێنێکی وانە بێت سنتەرێکی ئەکادمی وانە بێت بەڕاستی تۆزێ گران ئەبێت بۆ تێستکردنی ئەم جۆرە سیستەمانە هەر لەبەرەوە بە خۆشبەختانە بیرمان لێ کردوتەوە لەسەر ڕێگای باشین و هیوام وایە بگەینە خاڵێک کە ئیتر وا بێت شتی باش نەموارێنێتە وڵاتەوە ئومێ دەکەن مامۆستا بابەتێکی دیکە زۆرێک شتی باش نەبێت ببوورە من گوتم شتی باش نێتە وڵات شتی باش نەبێت نێتە وڵات نێتە وڵاتەوە بەڵێ مامۆستا بابەتێکی دیکە هەیە زۆرێک لە هاوڵاتیان پێیان خۆشە کە لە ڕێگەی وزەنیۆبووەکانەوە کارەبای ماڵەکەیان و با بڵێن کۆمپانیاکەیان دابین بکەن بەڵام بیر لە تێچووەکەی دەکەنەوە کە تێچوێکی زۆری دەبێت لەمڕۆوە تێچووی سیستمی سۆلار دەکرێت بڵێ بۆ شێوەیە کە هاوڵاتیان بوەستێنێت بۆ بەکارهێنانی وڵای دەستێ خۆش بە دیێکە کە لە خاڵە هەرە با بڵێن سلبیەکانی ئەم بوارە کە سەرەتا تێچوویەکی زۆری هەیە دووبارە بۆ ئەم خاڵە خۆشبەختانە بانقی ناوەندی مرکزی با بڵێن بانقی مرکزی بەغا مبادرەیەکی هەیە بۆ ئەم مبادرەیە هەر کەسێ لەم بوارەیە بێوێ ئەم جۆرە سیستەمانە دابنێن هەڵاستێ بە پێدانی قەرزێک با بڵێن پێدانی پێشینەیەک بەبێ ینی بە بەرامبەرێکی زۆر کەم ئەمە بەداخەوە لە کوردستان نەبوو وەکو ئەبینین زۆربەی زۆری پێشینەکان کە هاوڵاتیانی خواروی عێراق ئەگرێتەوە بەداخەوە ناتوانین هەرێمی کوردستان سوودی لێ بینین بەڵام دووبارە ئەڵێم خۆشبەختانە لەم بوارەیە هەرێمی کوردستانیشان داخل کردووە من مانگی سێر لەگەڵ ئەو بەڕێزە بووم کە جێکری بانقی ناوەندی عێراقەکە و با بڵێن مدیری ئەو بەشەیە و قەراردەری ئەو بەشەیە بڕیاردەری ئەو بەشەیە وعدی تەواویدا کە کوردستان بانکەکانی کوردستان بە تەواتی شمولی ئەم جۆرە پێشینەیە بکەن ئەمیش خۆشبەختانە ئەگەر ئەوە بکرێت بە جدی هاوکارێکی زۆری بێ بۆ ئەو کەسانی کە بیانوێ ئەم جۆرە سیستەمانەدا بمەزرێنن بەڵێ مامۆستا دەمەوێت ئەو بپرسم کارمەندانی ئەم دەستگایە کە لە سلێمانی کراوەتەوە بۆ وزەنیۆبووەکان کاربەندی ڕاهێنراوە تاکو کەسێک کە بیەوێت کار لەسەر ئەم سیستەمە بکات لە با بڵێن شوێنێکە پرسیارێکی هەیە گرفتێکی هەیە یان بێوێ زانیاری زیاتر لەسەر ئەم سیستەم وەربگرێت بتوانێت لەم سنتەردا ڕێنمایی وەربگرێت وڵای ئەویان ببوورە ئەتوان بەڵام ئیشەکە جیا بکەینەوە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێت لەم بوارەیە فێر ببن و ئەم جۆرە سیستەمانەدا بمەزرێن و ڕاهێنانیان بوێ کەسانی زۆر شارەزامان هەیە کە بەلایانی کەمەوە 6 مانگ داخلی ئەم جۆرە کۆرسانە بوون لەو ڕێکخراوەی کە پێشتر باسم کرد ڕێناک کە سەرۆکاری سنتەرەکەی کردووە و سرتیفیکەی تێکان ئەدرێتێ با بڵێن شادەیەکان ئەدرێتێ شادەکە شادەی لەسەر مستاوی نێودەوڵەتیە و ئەمە بۆ کەسانی کە ئەنێ ئەم جۆرە سیستەمانە بەکاربێنن بە هەمان شێوە بۆ ئەو کەسانی کە ئاەوێت ئەم جۆرە سیستەمە بەکاربێنن تا ئێستا دوودڵ و نەگەیشتونەتە ئەو بڕیاری کە ئایا باشە یاخراپە بەس تەنها ڕاوێژکاریان ئەوێ با بڵێن مستەسمیرێکە ئەوە بۆ ئەم بابەتەش خەڵکانێکمان هەیە کە ئەتوانێت هاوکاریان بکات و ڕێگان پیشان بات کە چۆن بتوانن لەو سەرچاوی وزانەوە کە بەجددی بەس بەناشکوری نەبێت خراپەکاریەکی زۆری بە دووەوەی وڵات وێران ئەکات بتوانین ڕووبکەین ئەم سەرچاوی وزەنیەوە بووانە بەڵێ مامۆستاوەکو کۆتا پرسیارم دەمێ بڵێم ئەم سنتەرە تەنها هاوڵاتیانی سلێمانی دەکرێت سوودمەند بن یاخود بە شێوەیەکی گشتی هەرمی کوردستان لە هەر پارچێکی دیکە بێت لە ناوچەکانی دیکە بێت دەتوان ڕوو لەم سنتەرە بکەن بۆ وەرگرتنی ڕێنمایی وزانیاری دەستە خۆش بێت ئەم سنتەرە بۆ هەر سێ پارێزگاکەی کوردستان کراوەتەوە هەر بە ناوی کوردستانیشەوەیە باتە دهۆک بێت هەولێر بێت ئیشەڵڵا هەڵەبجە ئەگەر لەم چەند ڕۆژ ببێ بە پارێزگە بووە بە پارێزگە بەڕسمی بێ بە پارێزگە سلێمانی بێت ئەتوانن هەر یەکە لە پارێزگاکان لێرە سوودوەر بکن و بێن لە سنتەرەکەمان سوودوەرگرن بەعکسەوە ئەیانێرن بۆ ئێرە ئەر کەسێ لە ڕەنجی ئایزێتەوە سەپۆرت بکرێت و بیانوێ دەورات و کۆرس وەر بکەن ئەبێ لە سنتەرەکەمە ئیشەڵڵا کۆرس وەر بکەن زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ ڕێبوار عومەر خالیت مامۆستای زانکۆ و بار سپاس بۆ سپاس بۆ ئێوەش زۆر